شارەدانی لۆس ئەنجلوس دوێنێ گوتی ئەو داوای هێنانی گاردی نیشتیمانی دەکات بۆ ئەوەی یارمەتی پیاوانی پیادەکارانی یاسا بدەن بۆ دامرکاندنەوەی توندوتیژەکان لە دووەم گەورەترین شاری وڵات. شارەدار ئێرک گارسیتی دەڵێت ئەو دوێنێ داوای لە فەرمانڕەوە گاڤن نیوسم کرد 500 بۆ 700 گاردی نیشتیمانی ڕەوانەی لۆس ئەنجلوس بۆ ئەو مەبەستە بکات. خۆپیشاندەران ئۆتۆمبیلی پۆلیسیان سووتاند و دوکان و بازاڕەکانیان کاول و تاڵان کرد لەگەڵ هێزی پۆلیسیش بەیەکیاندادا. لە شەوی هەینیەوە بە سەدان کەس دەستگیر کران و خۆپیشاندەرانی ناڕەزا لە شاری لۆس ئەنجلوس هاوشەوەی چەندان شاری دیکەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕەفتاریان کرد وەک کاردانەوەیان لە دژی گیان لە دەستدانی جۆرج فلۆیدی ڕەشپێست لە شاری میناپۆلیس. واتە ئەو پیاوەکە لە بچەکراوەی کە دەپارایەوە و دەیگوت ناتوانم هەناسە بدەم لەو کاتەی پۆلیسێکی سپی پێز ئەژنۆی بەتوندی نابووە سەر ملی.